هی ئەو ئافرەتەیە ئەوە کوڕێکی کەم ئەندامی هەبوو هات گوتی پارەم نییە نردمانە سندوقی خێری ئەوجێ ئێستا کە بزانە ئەبۆ حەرەکەی لۆ دەکەی ئەو زەرداوەی قەسی دەکەینەوە ئەوە میکۆسیدا ئاها تەمەشا ئاوەکەی بکە ئاوی ناو سۆندەکەی تەمەشاکە کوفشی کردەوە ئا دەبینن ئا دیتان ئاکو ئەوەی کرد ئەوە ئاوەکەی نایمە بەتا کردەوە بەردەکە گیر بووە ژانێکی زۆر زۆری هەبوو وتی ئەوش خۆم لێ نەکەتبوو لەبەر ئازاری مندارێک کوڕێکی کەم ئەندامی هەبوو هات گوتی پیاوەکەشم تەقاعودی پێشمەرگێ و مەعاشما وەرنەگرتەوە پارەشمان نییە ناردمە سندوقی خێری ئۆکالۆ وەرگرت زانیان کە فەقیرە ئێستا ئەوە لۆی دەکەین بەخێر خوای گەورە قبوڵی بکات لە هەمووان خۆشبەختەوە بەشدارە لە میهرەبانی خۆشەویستان ئەوە هی ئەو ئافرەتەیە بوو کوڕێکی ناتەواوی هەبوو فەقیر بوون سەردانی میهرەبانیان کرد ژانی زۆر بوو دیتان و ئەستور بوو چونکە میوکۆسیل بوو بەردەکە دەمەوانەکەی گرت بوو ناو زەرداوەکەی بەتار نەدەبوو دوێکە ژان زۆر بوو ئێستا کە ئەوە شەقی دەکەی بزانین تەمەشاکەی بزانە ئەو بەردانەی تێدا بوو ئەها تەمەشاکە یەک لەو بەردانە لەسەر دەمەوانەکەی ڕاوەستا بوو گیر بوو دوێکە دیتان و بەتارمان کرد و ئیشەشی جوانمان لە بۆی کرد ئەوەیە دەرێم خۆشبەختەوەی بەشدارە لە میهرەبانی ئەو ئیشە جوانانە دەکاتن ئەو ئازارانە لا دەباتن پارەی نەبوو فەقیر بوو ڕووی لە میهرەبانی کرد بەشداریکردن لە میهرەبانی خێرەکی گەورەیە میهرەبانی دڵسۆزی و لێزانی